دکتۆر گەڕێنەوە لای بەڕێستان ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەم کە بەڕێستان وەک سەرپەرشتیاری ئەرشیڤکردنی جینۆسایدی هەڵەبجەن ئەمەوێت سەرەتا باسێک لە پرۆژەکە بکەیت بۆ ئێمە و لەگەڵەوەی کارەکانی پرۆژەی ئەرشیڤکردنی جینۆسایدی هەڵەبجە لە ئێستا بەکوێ گەیشتووە. زۆر سپاس بۆیەوە دووبارە سڵاو و ڕێز بۆ بینەران سپاس بۆ نووسنگەی هەڵەبجەی سپاس بۆیەوە. دیارە ئێمە لە زانکۆی هەڵەبجە دوای ئەوەی کە گەشتینە ئەو قەنەعەتەی کە پێویستە ئیتر یان کاتی ئەوەیە یاخود حتا دواکەوتوین لەوەی کە مەرگەساتی هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجە بخەینە ناو ئەرشیفەوە ئەرشیفی بکەین لە هەموو ڕوویەکەوە بۆیە بیرمان لەوە کردەوە کە بە شێوەیەکی دیجیتاڵی ئەم ئیشە بکەین. لیژنەیەک پێک هێنراوە ئێستا لیژنەکە بڵین لە زانکۆی هەڵەبجە دەست بەکارن ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ و نیوەکە بێت. کاری ئەم لیژنەیە یاخود پرۆژەکەمان بریتە لە ماڵپەڕێکی ئەنتەرنێت بە ناوی هەڵەبجە میمۆریال.org بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی لە ئێستا پەخشەکات لەبەردەستە و لە داهاتووشا بە زمانەکانی عەرەبی و فارسی بەردەستە بێت. ئەم ماڵپەڕە کۆمەڵشتی زۆر گرنگی لە خۆ گرتووە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە جینۆسایدی هەڵەبجە و مەرگەساتی هەڵەبجە و کیمیابارانکردنی هەڵەبجەوە هەیە. سایتەکە هەوڵ ئەیە ئەرشیفی بکات هەتاوەکو چ لە ناوخۆ چ لە دەرەوە هەر کەسێک هەر توێژەرێک یاخود هەر شخصێک ویستی زانیاری وەرگێ لەسەر بابەتی کیمیاباران و جینۆسایدی هەڵەبجە بگەڕێتەوە بۆ ئەو ماڵپەڕە و لە ڕێگەی ماڵپەڕەکە و معلوماتەکە وەرگێت. باشە طبعاً کۆمەڵێک کۆمەڵە توێژینەوەی هەمە چەشنەی لەسرە چە و توێژینەوانەی کە بە زمانی کوردی عەرەبی زمانەکانی ئینگلیزی و فارسی نووسراون لە بەشێکی سایتەکەیە هەمووی ئەرشیف کراوە. وێنەی تایە ڤیددیۆی تایە و هەروەها بڕیارەکانی مەحکەمەی تایە. بابەتێکی تر کە گرنگە لە ڕاستیە کەرەستەیەکی باشی توێژینەوەیە بریتە لە مقابلەکردنی ئەو بەڕێزانەی کە شایەت حاڵی کیمیابارانی هەڵەبجە بوون لە ڕێی خوێندکارەکان و مامۆستاکانی بەشی مێژووە نزیکەی 3 ساڵە ئەم ئیشە ئەکرێ. ژمارەی باش لەوانەی کە کیمیابارانی هەڵەبجەیان بینیوە و شایەت حاڵی ڕووداوەکەن بە شێوەیەکی زانستی مقابلە کراون و وردە خەریکی ئەوەی کە پێداچوونەوەی زانستی بکرێت و بە فیلتەری زانستیا تێپەڕێ و دواتر بچێتە ناو سایتەکەەوە بۆ ئەوەی ببنە کەرەستەیەکی زۆر باش بۆ توێژەران چ لە ناوخۆ چ لە دەرەوە. ئەوەی شایانی باسە بەشێک لەو بەڕێزانەی نزیکەی 3 بۆ 4 لەو بەڕێزانەی کە تاکو ئێستا مقابلە کراون چاوپێکەوتنیان لەگەڵا کراوە وەفاتیان کردو لە ژیانە نەماون بەداخەوە. باشە کارنەریمان باست لە ڕێگەی ئەکادیمی و ئەم بابەتانە کرد تا ئێستا با بڵین ڕۆڵی نووسەران و هەروەها ڕۆشنبیران چی بووە لەم بابەتەیە کە بتوانن وا بکەن جینۆسایت سنووری ناوخۆ تێپەڕێنێت و بگات بە وڵاتانی دیکەی جیهان و پێی ئاشنا بن جا لە ڕێگەی فیلمۆ بە یاخۆ لە ڕێگەی ڕاگەاندرا و کتێبەکانەوە بێت. لە ڕاستیە ئێمە لەو بوارەیە هەمومان کەم تەرخەمین بە تایبەتی لە ڕووی دەرەوە کەم تەرخەمین لە ناوخوا کۆمەڵە نووسەری بەڕێزمان هەیە کە کتێبیان نووسیوە چ لەسەر ئەنفال چ لەسەر کیمیابارانی هەڵەبجە چ لەسەر جینۆسایدی بادینان و شنگال. بەڵام ئەوەی کە بەڕووی دەرەوە بەڕووی نێو دەوڵەتیا لە ڕاستیا کەم تەرخەمین دەبوو زۆر هەوڵەکان زۆر لە ئاستی پێویستا بن دەبوو بە زمانە جیاوازەکان بابەتی جینۆسایدی کورد هەموو ئەو جینۆسایدانە بنووسرابانایە و ئێستا هەر توێژەرێک هەر نووسەرێک هەر خوێنەرێک لە سەرانسەری جیهان بیویستایە زانیاری لەسەر کەسێکی کوردی بۆ منە کیمیابارانی هەڵەبجە وەرگێ کە سێرچی بکردایە کە بگەڕایە چەندین کتێب و ڕیسێرچ و معلوماتی دەستکەوتایە لە بە شێوەیەکی ئەکادیمی لەو جێگانەی کە پێویستە هەبن لەو کتێبخانە ئەلەکترۆنیانەی کە پێویستە هەبن لەو کتێبخانەی زانکۆیانەی کە پێویستە هەبن یاخود لەو توێژینەوانەی کە لە ماڵپەڕە تایبەت بە توێژینەوەکانە لە سەرانسەری جیهانە پێویست بوو هەبن. ئێمە لەم ڕۆ لە ڕاستیا کەم تەرخەمین و ئەم هەوڵە بەشێکە لەو هەوڵەی کە لە کاردانەوەی ئەو کەم تەرخەمیە ئێمە هەستمان پێ کردووە هیوادارین کە جێگای خۆی بگرێت و بتوانین بەشێک لەو کەلێنەی کە چەند ساڵە نەمانتوانیوە ئەنجامی بین بەشێک لەو کەلێنە پڕ بکاتەوە. باشە دکتۆر لە سەرەتاوە باسی ماڵپەڕەکەتان کرد و باسی پرۆژەکەتان کرد پێم خۆشە ئەومان پێ بڵیت کە خوێنەر تا چەند
بە شێوەیەکی ئاسان دەتوانێت دەست بە ماڵپەڕەکە بگات و لەگەڵەوەشە هاولینکتان کردووە لەگەڵ زانکۆ و یاخود ئەو سایتانی کە تایبەتن بە جینۆساید و لەگەڵەوە دکتۆر وەکە زانین کە لە تەواوی وڵاتانی جیهانە لە ڕێگەی فیلم دۆکۆمەنتاری و سینەماوە ئەم بابەتانە ئەناسێنرێت و زیاتر بڵاوەکرێتەوانە ئێوە تا چەند سوودتان لە ئەزمموی وڵاتان وەرگرتووە لەسەر ئەم بابەتە و تا چەند هەوڵتان داوە نەک لە ڕێگەی نووسینەوە و ئەرشیفکردن و وێنەوە بەڵکو لە ڕێگەی فیلم و دۆکۆمەنتاری و هەروەها سینەماوە زیاتر بایەغ بەم بابەتە بدەن. ئەلبەتە بابەتەکەی ئێمە ماڵپەڕەکەی ئێمە لە چوارچەوەی کاری ئیشی زانکۆییایە هەموو کەس دەتوانێت دەستی بگا بۆ زانیاریانەی کە لە چوارچەوەی ماڵپەڕەکەیە چ کتێبەکانی ئەوەی ناو ماڵپەڕەکە بێت توێ ژینەوەکان بێت چ مقابلەی شایەت حاڵەکان بێ چ بەشێکی گرنگی ماڵپەڕەکەمان بریتە لە داشبۆردێک کە نزیکەی 27 زانیاری لەسەر شەهیدانی یەک شەهیدی کیمیابەرانی هەڵەبجە هەیە یعنی بۆ منە هەر بەڕێزێک بێ لەسەر شەهیدی یەکێک لە شەهیدەکانی کیمیابەرانی هەڵەبجە زانیاری دەستکەوێت بە سێرچێکی کەم لە ناو داشبۆردەکەیە نزیکەی 20 بۆ 27 زانیاری دەسەکەوێت کە ئەمە شتێکە لە ڕاستیە تا ئێستا نەکراوە کە ڕستەیەکی زۆر باشە بۆ توێژەر و بە ئاسانیە توانی دەستیکەوێ بەبێ ئەوەی کە پارە بە یاخود یعنی با بڵین ماڵپەڕەکەمان ماڵپەڕەیەکی فریە و بابەتێکی کەرەسێکی باشە بۆ توێژینەوە بەنسبەت دەوەی کە ئایا کاری هوەری کراوە یاخود فیلم کراوە یاخود کاری هوەری تر کراوە ئەمە لە ڕاستیان لەم ڕێگەیشەوە کەم تەرخەمین بەداخەوە دەبوو تا ئێستا چەندین فیلمی بەهێز لەسەر ئاستی نێوخۆی نێودوڵەتی لەسەر بۆ کیمیابەرانی هەڵەبجە و جینۆسایدەکانی تر بکرێت کە نەکراوە. باشە کاک نەریمان چی بکرێ بۆی و کەم تەرخەمیانە نەمێنرێ هەروە گرنگترین پرسیار ئایا بۆچی کورد تا ئێستا نەیتوانێت گرنگترین ڕووداوی مێژووی خۆی بە جیهان بناسێنێ ئەم کەم تەرخەمیە چۆن چارەسەر دەکرێت خۆ دەتوانین بڵین چێ بەرپرسە لەمە؟ ئەم بابەتێکی نیشتیمانیە هەمومان بەرپرسن لێی حکومەت و وەزارەتە تایبەتمەندەکان بەرپرسن لێی زانکۆکان بەرپرسن لێی ڕۆشنبیرەکان بەرپرسن لێی میدیاکان بەرپرسن لێی هونەرمەندان و نووسەران و توێژەران و شایەت حاڵان و هەموو دڵسۆزێکی ئەم وڵاتە بەرپرسە لەم بابەتە چونکە ئێمە وەکو کورد ئەگەر تەنها جینۆسایدەکەمان بەکار بهێنین بۆ یەکو قەزەیەکی گرنگ قەزەی کوردی و دۆخی کورد بەرینە پێشەوە لە هەموو ڕوویەکی نێوخۆی نێودەوڵەتی و سیاسی و ئیقلیمیەوە ئێمە زۆر باشە توانین ئەسپی خۆمان لەم ڕۆ تاودەین بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا و ئیشەمان نەکردووە هەتاوەکو ئێستا نەمانتوانیوە لەسەر ئاسی دنیا کارەساتەکانی کورد جینۆسایدەکانی کورد وەکو پێویست بگەێنین بەو شێوەی کە هەیە ڕەنگە ماڵپەڕێک نەتوانێت هەموو ئەو کەلیانانە پڕ بکاتەوە فیلمێکی دیکۆمنتاری بەتەنیا نەتوانێت ئەوە پڕکاتەوە تەنانەت کارێکی هونەریش نەتوانێت بەتەنیا ئەوە پڕکاتەوە ئەبێت لە هەموو ڕوویەکەوە ئەم هەوڵە بدرێ هەر کەسەوە بەپێی مەکانەتی خۆی بەپێی پسپۆڕی خۆی بەپێی تایبەتمەندی ئیشەکەی خۆی پێویستە هەوڵ بدرێ و ئەرکی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە تایبەتمەندەکانە لە ڕاستیە هەستن بە کۆکردنەوەی ئەو توانایانەی کە لە ڕووی جینۆسایدەوە لەم وڵاتی ئێمە لەم هەرێمەی ئێمە قووەتیان هەیە هێزیان هەیە هەتاوەکو لە چوارچێوەی بۆردێکا کۆیان کاتەوە هەرێکە بەبێ پسپۆڕی و اختصاصی خۆی لە چوارچێوەی ئیش و کارەکانی خۆیان ئەو کارە بکرێت و ببێ بەکارێکی با بڵین ڕێک بخرێت و ببێ بەکارێک کە هەمومان بتوانین ئیشی تیا بکەین و چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئیتر جینۆسایدی کورد بە دنیا بناسیێنین. باشە کەواتە دکتۆرە توانین بڵین چەند کارمەند لە بەشی ئەرشیفکردنی زانکۆکەتانە کارەکات و ئەم کارمەندانە توانین بڵین خۆل یاخود وەرکشۆپی تایبەتیان بۆ کرێتەوە بۆی کە بە شێوەیەکی ئەکادیمی کارەکانیان بکەن لە بواری ئەرشیفکردن و ئەرشیفکردنی تاوانی جینۆسایدە؟ ئەمە لیژنەیەکین پێکهاتووین لە نۆ بەڕێز هەمویان بەشێکی زۆریان مامۆسای زانکۆن فەرمانبەری شمانتیایە ئەڵبەتە ئەوانن کە پسپۆڕیان لە بواری جینۆسایدا هەیە پسپۆڕیان لە بواری مێژووی زارەکیە هەیە پسپۆڕیان لە بواری ئەرشیفکردنا هەیە بەشێک لەو بەڕێزانە کە لە لیژنەکان لە دەرەوە خوێندویانە شارەزای زمانە جیاوازەکانن فارسی ئینگلیزی عەرەبی و زمانەکانی تر بەشێک لەو بەڕێزانە پەیوەندی باشیان هەیە لەگەڵ دەرەوە بە تایبەتیەوەی پەیوەندی بە کیمیابەرانی هەڵەبجە هەیە و لە ناو زانکۆشە سەرۆکاتی زانکۆ هاوکارێکی باشمانە
و هیوادارین وەزارەتە تایبەتمەندەکانیش هاوکارمان بن بە تایبەتی وەزارەتی شەهیدان ئەرکی وەزارەتی شەهیدانە لە ڕاستیا کە پرۆژەیەکی وەها لە هەر شوێنێک هەیە دەستمان بگرێت لینکمان بۆ بدۆزێتەوە بۆی بمان بەستێتەوە بۆ شوێنانەی کە بۆ شوێنانەی دنیا کە ئەرکی ئەرشیفکردنیانن هەتاوەکو بتوانین بە شێوەیەکی باشتر بابەتەکەمان بەرینە پێشەوە بە شێوەیەکی علمیتر و زانستیتر بتوانین ئەو بابەتانی کە پەیوەندیان بە جینۆسایدی کوێماوەرانی هەڵەبجەوە هەیە ئەرشیفی بکەین. پێویستمان بە لە ڕاستیا بە هاوکاری هەموو لایەکە ئەو بەڕێزانی کە لەم لیژنای ئیشەکەن هەمویان کەسانی خۆبەخشن پێویستمان بەوە هەیە کە خەڵکانێک هەبێت دەستمان بگرێ هەتاوەکو باشتر بتوانین ئیشەکەمان بەرەو پێشەوە بەرین. پێویستمان بەوەیە لە ڕاستیا لە ڕووی دەرەوە بە تایبەتی ئەو ناوەندانەی کە لە ڕووی ئەرشیفکردنەوە زۆر بتوانان پەیوەندی دروستکەین لەگەڵیانە هەتاوەکو ئەو کەلێن و کەم و کورتیانەی کە لە ئیشەکەمانە هەیە بتوانین لە ڕێی ئەو ناوەندە زانستیانەوە ئێمەش بڕێنە پێشەوە و ئیشەکەمان زۆر بە ڕێکوپێکی ئەنجام بێت. باشە کاک نەریمان چیتان کردو بۆ ئەوەی هەماهەنگی هەبێت لەگەڵ ناوەندە جینۆسیدەکانی دنیا تا بتوانین جینۆسایدی کوردیش با وڵاتانی دەرەوە بناسرێن؟ ئەمە وەکو زانکۆ ئەو پەیوەندیانەی کە هەمانە لەگەڵ زانکۆکانی دنیاە بە تایبەتی ئەو وڵاتانی کە جینۆساید کراون پەیوەندی و علاقەمان هەیە بۆ من لەگەڵ وڵاتی ئەرمینیا و زانکۆکانی ئەرمینیا پەیوەندی باشمان هەیە لەگەڵ هەندێک لە ناوەندە زانستیەکانی وڵاتی ئێران لەگەڵ هەندێک لە زانکۆکانی وڵاتی ئێران لەگەڵ هەندێک لە ئەو ناوەندانی کە ئەرشیفی تاوانێکی جینۆسایدی هەڵەبجەیان کردو پەیوەندیمان هەیە سەردانمان کردوون توانیمانە زۆر شت بەدەستخەین لە ڕاستیا توانیمانە هەندێک وێنە و هەندێک ڤیددیۆ بەدەستخەین کە تاکو ئێستا پەخش نەکراوە بڵاو نەکراوەتەوە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ ئێمە وەسەریشمان لێ دوای 39 ساڵ چۆن ئەم ڤیددیۆیانە نەتوانراوە بەدەست بخرێت ئێمە خەریکی پەیوەندین لەگەڵ هەموو ناوەندانی کە لە دەرەوەن هەتاوەکو بتوانین ئەم لیژنەی کە هەمانە زیاتر بچێتە چوارچەوەی سنتەرێکی جینۆسایدی زانستیەوە کە تایبەت بێ ئەو سنتەرە بە ئەرشیفکردن و بە لێکۆڵینەوە توێژینەوە لەسەر جینۆسایدی کورد وە تایبەتی جینۆسایدی هەڵەبجە و ئەمە ئەرکی سەر شارمان چووکە بزانکۆکەمان لە شاری هەڵەبجەیە شاری هەڵەبجەش خاوەنی کەیسێکی جینۆسایدە کە وەک دەڵێن کوردی بە هەموو دنیا ناساندووە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر نەریمان عەبدوڵڵا سەرپەرشتیاری پرۆژەی ئەرشیفکردنی جینۆسایدی هەڵەبجە سپاس بۆی کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان نابوو و کۆمەڵە زانیاریت بدەین.